دیوانە خوێندنە. مناڵەساوەکان کە تەمەنیان گەیشتوۆتە 6 ساڵ و هاتوون بۆ قوتابخانە و لە قوتابخانەدا کتێبی ئەلفبێی کوردیان لە پۆلدا بەسەردا دابەش دەکرێت. مامۆستا سەرنجی قوتابیەکان دەدا و داوایان لێ دەکا، دەڵێ قوتابی خۆشەویستەکان، ئەو کتێبەی لە بەردەمتاندایە کتێبی ئێوەیە. ئەو کتێبە دیاری ئێمەیە و هەتایە لە لای ئێوە دەمێنێتەوە. منداڵەکان کە گویان لەم ڕستەیە دەبێ و کتێبە دیاری ئەوانە و هەتایە لەلایەن دەمێنێتەوە، بەدڵ خۆشیەوە کتێبەکە ئەمدی و ئەودی و دەکەن. مامۆستا چاوەڕوان دەکات تا قوتابیەکان لە ئەمدی و ئەودی و کردنی کتێبەکە دەبنەوە و لیان دەپرسیە قوتابیە خۆشەویستەکان لە بەرجی یەکەمی کتێبەکەدا چی دەبین و لە بەرجی دواوەی کتێبەکەش چیتر دەبینن. ئیتر قوتابیەکان بێگومان دەکەونە مقۆمقۆوە، هەر یەکیان و بیرڕایەک دەردەبڕێ. ڕاستە مامۆستا لەم کاتەدا ڕەنگە تووشی ئەوە ببێت کە قوتابیەکان غەڵبەغەڵ بێشی گەورە لە پۆلەکەتە دروست دەکەن، بەڵام مامۆستا بێ وردە وردە قوتابیەکان ڕابێنێت ئەو پرسیاری کە کردوێتی دەڵێت چی دەبینن چاوەڕوانی ئەوە بکە هەر یەکەیان و بیرڕای خۆی بدا. دوا بەدوای ئەوە مامۆستا دێتە سەر لاپەڕەی یەکەم و بە قوتابیەکان دووبارە دەڵێ چی دەبینن، لە کوێدا دەیبینن و چێ دەبینن. ئەم سێ پرسیارە کە ئاڕاستەی قوتابیەکانی دەکا، بێگومان مناڵەکان چی، کێ، لە کوێدا دەیبینن بەلایەنەوە گرنگە. هەریەکەیان و لە جێی خۆیەوە ڕای هێناون کە پەنجەیان بەرزکەنەوە بۆ ئەوەی بیر و ڕای خۆیان دەرببڕن. سڵاوتان لەبێ بەڕێزانم. ئەمەی گوێتان لێبوو پەیام و قسەی زۆر بەڕێز دکتۆر فەریاد فازڵ، نووسەر و ئەکادیمیکار، زمانناس و دامەزرێنەر و سەرۆکی پەیمانگای خوێندنی کوردی بوو لە بەرلین. بەڕێزانم، بەرنامەی ئەمڕۆمان قسەکردنە لەسەر زمان وەک کەلتور، زمان وەک بوون، زمان وەک چەکێکی بەرەنگاربوونەوە بەرامبەر هەموو ئەو دەستانەی، هەموو ئەو داگیرکاریانەی، هەموو ئەو بیرە شۆڤێنیانەی کە دەیانەوێ میلەتێک کەنارگیر بکەن. بۆیە زۆر بەڕێز دکتۆر فەریاد فازڵ لە بەرنامە تایبەتەکەی ئێمەدا قسە لەسەر هەموو ئەو شتانە دەکات کە پەیوەستن بە زمان، هەموو ئەو کارانەی کە تا ئێستا بەو تەمەنەوە ئەو کارە جوانانەی، ئەو کارە گرنگانەی کە بەردەوامی پێدەدا. دکتۆر جان زۆر بەخێربێن. زۆر زۆر سوپاس بۆ میوانداریتان. سڵاوی تایبەتیم بۆ هەموو ئەو خۆشەویستانەی کە لە کاری پەروەردەییدا لە وەزارەتی پەروەردە کار دەکەن، بۆ هەموو ئەو مامۆستا و بەژن و پیاویانەوە خۆشەویستی منن، چاوی یەک بە یەکتان ماچەکەم. سوپاس بۆ ئەم داوەتەتان. سپاس بۆ جەنابیشت. دکتۆر جان لەوە دەست پێ بکەین. ئەوەی گوێمان لێبوو بۆ چێیە؟ ئەم پەیامە بۆ چییە؟ و بایەخی ئەم پەیامە چییە؟ زیاتریش ئاراستەی چێت کردووە؟ لە ڕاستیە ئەم پەیامەی کە گوێ لێبوو لە لاپەڕەی یەکەمی کتێبی ئەلفبێکەی ڕەوانشاد ئیبراهیم ئەمین باڵدادا بە QR کۆت تۆمارم کردووە. تێبینیە کە ئەو پەروەردە مۆدێرنەی کە دەمەوێ من ئەم کتێبە تەنیا بۆ ئەوەیە کە منداڵان ڕابهێنێ بەرامبەر بە فێربوونی ئەلفبێ و نووسینێکی یەکگرتوو بۆ زمانی کوردی. مانای وایە لەسەر تاپای کتێبەکەدا هاتووم داڕشتنێکی یەکگرتووم داناوە. کتێبەکە دوای تاقیکردنەوەیەکی ئەم هەموو ساڵەی ڕابردوو ئەنجامی خۆی پێکاوە. قسەکانم ئاڕاستی مامۆستایان دەکەم، پیان دەڵێم مامۆستا خۆشەویستەکان کە لە سەرەتادا ئاشنا دەبن بە منداڵەکان، کاتان لێ دەکەم ئێوە قسەکەری سەرەکی مەبن، بەڵکە با قوتابیەکان قسەکەر بن، ئێوە بازنەیەک بکەنەوە، خۆتان بخەنە دەرەوەی بازنەکە و قوتابیان بخەنە ناو بازنەکەوە.
قوتابیەکان بابی و ڕای خۆیان دەرببڕن لەم کتێبەدا بە شێوەیەکی پەروەردەیی مۆدیارن من هاتووم چل وێنەم داناوە چل لاپەڕە ئەم چل لاپەڕەیە هەموو لاپەڕەکانی بۆ نمونە ئەو بابەتانی کە تایەتی کە لەویا تۆمار کراوە هێماکانن سیناریۆکانن ئەم هێمانە هێمایی کردووە بە کوڕ و کچێک کە لە پۆلێ لە ژوورێکدا دادەنیشتن و پێکەوە قسە دەکەن و یاری دەکەن ئەگەر سەرنجی بێ ئەو پرسیارەی کێ دەبینی چی دەبینی لەکوێدا دەیبینیت منداڵەکان دەهێنێتە قسە کە دەیهێنێتە قسە منداڵەکان دەڵێن مامۆستای خۆشەویست لەو وێنەیەدا پەردەیەک دەبینین پەردەکە ڕەنگی شینە مامۆستا سیسەمێک دەبینین سیسەمەکە سیسەمی منداڵەکەیە کچێک دەبینین کە دانیشتووە لەگەڵ براکایەتی یا لەگەڵ هاوڕێکیاتی بەیەکەوە یاری دەکەن کەوابێ ئەم چل لاپەڕی کە من دامناوە لە سەرەتای ئەم کتێبەدا بۆ ئەوە دابناوە ئەم کارەش تکایەوە بزانن لە ساڵی 2006 کردوومە لە 2007 تا پێشکەشم کردووە بە وەزارەتی پەروەردە نەک تۆ ئەم کتێبە ئەبێ بەراوردی بکەی لەگەڵ نزیکەی 18 ساڵ لەمەوە بەردا نەک بەراوردی بکەی لەگەڵ ئێردا بەڵام من دەردی خۆمانەڵێن قیرسیچ بەم واز ناهێنم چونکە بە کتێبێکی پەروەردەکاری زۆر گرنگی دادەنێم بە کتێبێکی دادەنێم کە ئەلفبێ بەڕاستی و دروستی بێسەر لێ شێواندن فێری منداڵ دەکات ئەم چلوێنەی کە پێشکەشم کردووە لەم چل لاپەڕەیەدا جگەلەوەی چیرۆکەکە تا کۆتایی دەهێنێ و مناڵەکە خۆی ئامادە دەکا و لەگەڵ دایک و باوکیە لە ماڵەوە نانی بەیانی دەخۆن و لەسەر مێزی نان خواردنەکەش دانیشتون و لەسەر مێزی نان خواردنەکە نانی تایە سەمونی تایە مامۆستالیان نەپرسیە قوتابی خۆشەویستەکان جگە لە سەمون جگە لە نان جگە لە چێک چیترمان هەیە ئەڵێن مامۆستا نانی تیریمان هەیە مامۆستا نانی هەورامیمان هەیە مامۆستا کولێرە بە چزلیکمان هەیە تا دکتۆر ببوورە لێرە لەو پرۆژەی جەنابەت منداڵ سنتەرە دەم خۆش جگە لەوەش تۆ دەتەوێت جگە لەوەی کە وەکو پیت و شەو ڕستە و بەگشتی ڕێزمانی کوردی بە منداڵ بناسێنی دەشتەوێت هەموو ئەو کەرستانەی هەموو ئەو شتانێک کە پەیوەستن بە خێزانێکی کوردەوە هەر لە کەرسەکانی ناو خواردن و لە کەرستەکانی ڕۆژانە و ئەوانەی کە پێشتر کاری لەسەرکرا و ئێستا ون بووە دەتەوێت جاریشتر بیناسێنیوە بە منداڵ مامۆستا شێرزاد سوپاست دەکەم ڕوونکردنەوەیەک بوو زۆر لە جێگای خۆیدا بوو من دەمەوێ ئەو منداڵانە کە لە پۆلدا دادەنیشتن و کتێبەکان پێشکەش کراوە و ئەم چلوێنە هێما و سیناریۆیی تێدایە قوتابیەکان خۆیان سەرپەرشتی کاری خۆیان لە پۆلدا بکەن و مامۆستا تەنیا ئاگای لیانە ئەو بابەتە کولتوریانی کە پێشکەشی دەکەین ئەوانەی کە لە ژوورێکی منداڵ چی تێدایە ژووری نان خواردن چی تێدایە لە حەمامەکەدا چییە کە دەکەوێتە ڕێ لەسەر جادەک شەقامەکان چی دەبینە کە لە قوتابخانەکە نزیکە بێتەوە قوتابخانەی کوردستانە کە جاران ئێمە واباو بوو نازام ئێستا ژوا دەکەنیانە بەیانیان لە پۆل پێشەوەی بچینە پۆلەوە ئەوەستاین سرودی نیشتیمانیمان خوایەوە تەن ئاواکەی کوردستانی جوانمان دەوتەوە ئەمانە اینجا دەچێتە پۆلەوە دوایی پشووەکەم دیاری کردووە لە پشۆکە کۆ دەبنەوە دوایی لە هەموو جێگای شەدەزیشانی ئەوم کردو کە کوڕێک و کچێک بەیەکەوەیە ماناوە دیاریکردنەکەم دیاریکردنێکی زۆر ڕاستە کۆمەڵگا پێک نەهاتووە بە تاقی تەنیا لە کوڕ پێکاتوە لە کوڕ و کچ هەردووشیشیان ئەرکەکانم پێبەخشیون کەوابێ ئەو وێنانەی کە دامناوە نزیکەی زیا لە 6 هەفتە دەخایەنە کە مامۆستاوانەکانیان پێ دەڵێتەوە و منداڵەکان سنتەرن و لە بنەدان و مناڵەکان قسە دەکەن و مامۆستا جۆگرە ئەم نەخشەیەم بە جۆرێکی ئەو تۆ داناوە ئەگەر مامۆستا و 6 هەفتەیە ڕێگا بە منداڵەکان بدا سەروەتی زمانی سامانی زمانی قوتابیان لەو کاتەدا لە 800 بۆ 1200 وشە لە پۆلدا دووبارە دەبێتەوە یعنی تۆ منداڵەکە هێناوە بەر لەوەی کە منداڵەکە فێری دێ ئارێ بکەیت هاتی منداڵەکە زمانە ڕاهێنا تۆ لە پۆلدا زانیت چێ زمانی فسە چێ شەرمەکە چێ زۆر بڵێە چێ خۆی ئەخاتە پێشەوە مانای وایە منداڵەکان بە تۆ ئاشنا بوون و تۆش بە منداڵەکان ئاشنا بووی ئێمە هاتوین سیستێمێکی پەروەردەیی زۆر ناسک و داستانمانداناوە بەداخەوە تا ئێستا
تەنیا داوا ئەکەن ئەڵێن با کتێبەکە بخوێندێ بەڵام خەڵک خۆی هێشتا لەگەڵ یا خەریک نەکردووە بڵێ ئەم پیاوە سەرسپیە لەم تەمەنە باڵایەدا چی وای لێ کردووە بیر لە منداڵانە دەکاتەوە بۆ واز لەم کارە ناهێنێ من وازی لێ ناهێنم چونکە هەمیشە لەگەڵ یا خەریکم ئێستا ئەمڕۆ لە بەرنامەکەی ئێوەدا پرسیاری ئەوم لێ دەکەی کە چیترم بەدەستەوە ڕوونی دەکەمەوە دوای ئەوەی کە وێنەکان تەواو بوون قوتابیەکان زیا لە 800 بۆ 1200 وشە دووبارە کراوە مامۆستابێک کارت ئامادە بکە بۆ نمونە کە باسی گوڵەکان ئەەکەین ئەگەر تۆ سەرنج بی کە باسی جلی کوردی دەکەین ئەبێت لە کوردەکان بابەتەکانی تریش ئامادە بکە بۆ ئەوی مناڵەکان بڵین من باوکم ڕاکو چۆغە لەبەر ناکەم من باوکم شەرواڵ و ستارخانی لەبەرەکە کەواتە دکتۆر ئەو پرۆژەیە بەبێ هۆکارەکانی فێربوون بە زەحمەت دەگا بە قوتابی زۆر ڕاستە ئەبێ کاتی خۆشی لە ساڵی 2010 کە ئەم کتێبە وەزارەتی پەروەردە بڵاوی کردەوە هەموو ئەو لیژنانەی بۆ نمونە سلەیمانی راپۆرتەکەم لەلایە راپۆرتێکی ئەرێنی زۆر گەورەی لەسەر نووسیوە هەولێر کۆمەڵێک کۆبوونەوەم کرد راپۆرتەکان هەمووی ئەرێنین من نەتوانم راپۆرتەکان بخەمە بەرچاو کاتێکە وەزارەتی پەروەردە ئیتر بە قودرەتی قادر بۆ شاییەک هەیە کە لە سەرەتا دەست پێ دەکات بەداخەوە ئەگەر ئێمە پرسیارێک لە هەموو کورد بکەین هیچ کوردێک نابینی کە ئەلفبەی کوردی بە شێوەیەکی ڕیسبەند لەبەر بێ ئەلفبەی کوردی بە شێوەیەکی ڕیسبەند چۆنە ئا بێ پێ تێ جێ چێ حێ خێ دێ رێ ڕێ زێ شێ سێ بەم شێوەیە ئەلفبێ کوردیەکەیە ئەمە بۆ شاییە کە کاتی خۆی کە مامۆستا ئیبراهیم ئەمین باڵدار لە ساڵی 1950دا ئەم کتێبەی بۆ ئێمەی بەسە زمان داناوە لە بیری چووە ئەلفبێکەمان بەڕیزکراوی پێشکەش بکە من ئەم بۆ شاییەم لەم کتێبەدا لە ساڵی 2006-2007 بەدی کرد و وەزارەتی پەروەردەم لێ ئاگادار کردەوە و تکام لە وەزیری پەروەردەی ئەو سەردەمە کرد لە پرۆگرامی داهاتوودا ئەم ئەلفبێ پسە پێریە چونکە هیچ زمانێک لە دنیا نییە کە بەڕیزکراوی ئەمە بۆ من تۆمار کراوە ئەمن یەکەم کەسم کە ئەمەم دەرک پێکردووە یەکەم کەسیشم کە لە ساڵی 2006-2007 پێشنیازم کردووە بەڵام بەداخە وەزارەتی پەروەردە نازانم بۆ وەری نەگرتووە کە ئەمە کارێکی جگە لەوەی کە ئەمەشم پێشنیاز کرد با لە عینە کاتە پێشنیازێکی تریش بڵێم بێگومان ئێمە تووشی بەڵایەک بووین لە مێژووی ژیانمانە عەقڵی کوردیان کردووە بە دوو بەشەوە بەشێکیان بە تیپی لاتینی دەنووسێ و بە تیپی لاتینی دەخوێنێتەوە بەشێکی تریشیان بە تیپی عەرەبی کوردی دەنووسێ و دەخوێنێتەوە ئەمە بە قودرەتی قادر لە ساڵی 1932دا جەلادەت بەدرخان و کامەران بەدرخان بڕیاریاندا بە تیپی بە فیشی فەڕەنسیەکان ئەڵێم بە فیشی ئەوان هاتن گۆڤارێکیان هەبوو بە ناوی گۆڤاری هاوار ئەم گۆڤاری هاوارە تا ژمارەنەوە بە تیپی عەرەبی بڵاو کراوەتەوە لە ژمارەنەوە کردیان بە تیپی لاتینی ئەمە بۆ ئێمە بوو بە قەدەرێکی زۆر نەگونجاو لەگەڵ ڕێزمە بۆ ئەو دوو زانایە ئەم قەدەرەوەی لێکردوین بووین بە دوو بەشەوە من داوام لە وەزارەتی پەروەردە کرد لە پۆلیسیەی سەرەتاییەوە ئەو ئەلفبێ لاتینیەی کە من دامناوە لە ساڵی 1982 دامناوە لە هەموو فەرهەنگەکانما بەکارم هێناوە بۆ نمونە جەلادەت بەدرخانوان نمونەیان لە تیپە لاتینیەکە بۆ حێدانە ناوە بۆ ڕێدانە ناوە دکتۆر ژیان بەڵام هەز ناکە یعنی ئەوەی کە لە پێشتریش لە سەردەمی شەرەفخانەوە گرنگی و بایەغ بە مێژووی کوردراوە ئەوەی کە لە 1970ەکانی سەدەی ڕابردووتری بەدرخانیەکانەوە ئەوەی کە تا ئێستا و لە حەفتاکان و شەسەکانی کۆڕی زانیاری کورد و ئەوەی کە جوهدی جەنابتان لەو هەموو دەستکەوتەی کە ئێستا لەسەر ئەو مێزەدایە و لەوەی کە هەمووی لە هێزر و بیری تودا و لەوەی کە دەرت بڕی هەمووی دوازار بۆ ئەوەیە ئێمە مانەوەیەک بەرخودانێک بکەین بەرامبەر هەموو ئەو ستەمەی کە لە زمانی کوردی دەکرێت لە کەلتوری کوردی دەکرێت ئێمە لە هەر چوار پارچەی کوردستان هێرشێکەیە بە جیاواز لە پارچەکان لەوانەیە لە باشوور
بە شێوەیەک بێ کە ڕۆڵی میدیا زۆر بەڕاستی ڕۆڵێکی زۆر خراپە لە شێواندنی زمانی کوردی لە ڕۆژهەڵات قەدەغەکردنە لە باکوور سزادان و زیندانە لە ڕۆژئاوا ئەوە حاڵی براکانە بۆ شێوەیە کە ناپڕژێنە سەر زمان کەواتە ئێمە هەمومان کە قسە دەکەین لەسەر زمان پەرۆشیمانە بۆ زمان پەرۆشیمانە بۆ ئەوەی کە زمانی کوردی بمێنێتەوە بە تایبەتی لە ئێستادا کە بەرەو پێچوونەکانی زانست و تەکنۆلۆژیا و پێداویستەکان و ئەدرێس و ناوەکان ئەوەندە زۆر بوون لەوانەیە زۆر جاران لە زمانی کوردی هەز دەکەی پێڕناگا ئینجا ئەوەی کە هەز دەکەم هەندێک جار جەنابەت لە پەرۆشی خۆتەوە ڕەخنە دەگری بێگومان ئەوەی کە بەدرخانیەکان کردویانە دەستکەوتی گەورە بوون بەڵام ڕاست دەفەرمووی هەندێک جار دوژمنان بە ئاراستەیەک دەستکەوتەکان دەبن کە دوازار بە مەساحەتی خۆیاندا دەخشێتەوە. دکتۆر جان وەکو دەبینین ئەو ئەکتیڤ بوون و ئەو جمود جۆڵی و ئەو پەرۆشیت بۆ زمان بۆ پەروەردەکردن یعنی ئەوەندەیە کە زۆر جاران هەز دەکەی دەتەوێت لە کاتێکی دیاریکراودا دەستکەوتێکی زۆر بدەی بەدەستەوە خزمەتێکی زۆر بکەی ینی دەڵی کاتێکت بۆ خۆت داناوە بۆ ئەوی زیاتر ببەخشی. مامۆستا شێرزاد زۆر سوپاس ئەو ڕوونکردنەوانەی جەناب ڕوونکردنەوەیە بوون کە پێویست بن بەڵێ حەز دەکەم دەقیقەیەک چرکەیەک لەو چرکانەی ژیانم کەماوە بزایی نەدەم لەو پێناوەدا سەرفیکەم من سوپاسی حکوومەتی کوردستانەکەم سوپاسی سەرۆکی حکوومەت کاک مەسعود بارزانی دەکەم کە بایەخێکی گەورەیان داوە بەو کارانەی من سوپاسی وەزارەتی پەروەردە و برای خۆشەویست وەزیری پەروەردە دەکەم کە سەر ختم لەگەڵ یا و ئاگادارین ئەگەر بیر و باوەڕیشمان یەک نەبێن بەڵام هەردوو لامان خزمەتی ڕێگایەک دەکەین بێگومان ئەو کارانی کە ئەوان دەیکەن کاری بە نرخن بەڵام من زیاتر چەقم لەسەر پەروەردەکردنی مناڵە لە سەرەتادا دەڵێم منداڵ ئەگەر هاتووشەیەکی بە ناڕێک و پێچی فێرکرا بۆ نووسین هەموو ژیانی بەدەستیەوە دەناڵێنێ من تەنانەت زیاتر ڕۆیشتم بەڵێم تاوانێکە بەرامبەر بە منداڵ دەکرێت چونکە تاوان چییە تۆ سیستێمی عەقڵی من بە ڕێگایەکی چەوتدا دەبیت کە بۆ ڕێگا چەوتەدا مادەم دەرکی پێکردووە کە وشەیەکم بۆ دەنووسی بۆ نمونە جێبەجێکردن تا ئێستاس جێبەجێکردن ئەدێ یەک جیایە کاتەوە جێبەجێ جێ بە جێ ئەینووسە کە لە ڕاستیە جێبەجێ ئەبێ بە یەکەوە بنووسە پێویست ناکە نمونە بێتمەوە دەیان نمونەی تری لەم بارە هەیە سیرەکەی لە کتێبەکانە لە پۆلی یەکدا بە جۆرێ نووساوە لە پۆلی دووە بە جۆرێکی تر نووساوە لە پۆلی سیە یعنی وامان لێ دەکا ئەگەر بێت و ئێستا ئێمە چوار کەسی تر جەنابەت کە دانیشتووی دوو دێر بخوێنمەوە بڵێ تکایە بینووسن برادەرێ بە جۆرێکی نووسی و جەنابە بە جۆرێکی ترە نووسە کەوا بێ ئەمە پێویستمان بە یەکێتیەکی نووسین هەیە بە ڕێک نووسی هەیە ئەم یەکێتی نووسین و ڕێک نووسینە وەزارەتی پەروەردە دەبێ سەرپەرشتێکی تەواوی بکە دەبێ من مەبەستم لەوە نییە تۆ بێ قوتابیەکانی پۆلی 12 بگۆڕی من مەبەستم لەوەیە لە پۆلی یەکەوە دەستی پێ دەکەین پرۆگرام لەگەڵ وەزارەتی پەروەردەدا لە ساڵی 2006-2007دا ئەوە بوو پۆلی یەک دەست پێ بکەین پۆلی دوو دەستی پێ بکەین پۆلی سێ دەستی پێ بکەین پۆلی چوار لە نامەیەکمان بۆ جەنابی وەزیر کاک دکتۆر ئالان بۆم نووسیوە ئەڵێم تکا دەکەم ئەگەر دەتانەوێ بەو پەڕی ڕێزەوە دەڵێم من سوپاسی دەکەم سەرپەرشتی ئەوەی دا بە ئێمە بەڵام کارەکە هێشتا لایەن ئەوانەوە تەنفیز دەکراوە کە ئێمە بە هەموو کتێبەکاندا بچینەوە خۆشحاڵم لێرەوە بە ئاشکرا دەڵێم بە سەربەرزیەوە ئەو کارە دەکەم بەڵام ئەوەی من دەمەوێ ئەوەیە ئێمە ئەبێ پێش هەموو شتێ بەڕێوەبەرە گشتیەکان بزانن چی دەکەین ئەبێ بزانن چی دەکەین ئەبێ هەفتەیەک لەگەڵیانە دانیشم چەند جارێک بڵێم برا خۆشەویستەکان من پێناسەی زمان دەکەم پێناسەی زمان یعنی چی بۆ نمونە ئاوەڵ ناو کە لێکدراو بوو بە یەکەوە دەنووسیە ئاوەڵکار کە لێکدراو بوو پێکەوە دەنووسیە چاوجێک کە لێکدراو بوو بە جیا دەنووسیە بەداخەوە وەزارەتی پەروەردە دوو بابە دەنووسیە
چاوجی لێکدراو لە کاتێکا کە گەردان دەکرێ ئێستا بەیەکەوە دەینووسن زۆرم بەلاوە سێرە لە کۆبەڵێک کتێبە ئەمە ئەبیا داوا لەوانە دەکەم کە بە پرۆگرامەکانە دەشتەوە بەم خاڵەدا پشنەوە بە دوانی سەرنجی بدەن ئەمە ناکرێ تۆ بۆ نمونە من کار دەکەمەکە بە یەکەوە بنووسی ئێمە هەمیشە کارەکەمان بەجیان نووسیوە دەکەمەکەشمان بەجیان نووسیوە ئێستا هاتوون لە هەندێک لە کتێبەکاندا بەو شێوەیە دەینووسن کەوابێ من ئەمەویە هەر لە سەرەتای پەروەردەکردنی مناڵەکانەوە بێ ئەوەی پێی بڵێم ئەمە ئاوەڵ ناوە بێ ئەوەی پێی بڵێم ئەمە چاوجی لێک دراوە بێ ئەوەی پێ بڵێم ئەمە گەردان کردەمانی پێ ناڵێم بەڵام من فێری دەکەم بۆ نمونە لە کتێبەکە داڵێ کەڵە شێرە پەڕەنجینەکەم وشەی پەڕەنجین ئاوەڵ ناوە مامۆستایە نامەیەکی بۆ نووسی مەڵەت ئەڵێتەوە بە هەڵە نووسیوە برا شیرینەکەم بە هەڵەم نەنووسیوە ئەوە یعنی کەڵە شێرە جوانەکەم کەڵە شێرە دەنگخۆشەکەم کەوتە کەڵە شێرە دەنگخۆش ئەبێ بە یەکەوە بنووسێ دکتۆر جان ببوورە بۆ هەموو ئەوانە بۆ هەموو ئەو لێک تێنەگەیشتانە یاخود بۆ ڕوونکردنەوەی هەموو ئەو بابەتانە ئێمە پێویستە بۆ چ بگەڕێینەوە ینی سەرچاوەیەکەیە جا سەرچاوەکە نووسراوە بێ یاخود معنەوی بێ یاخود هەر لە چوارچێوەی ئەدەبیشدا بێت سەرچاوەیەکە ئێمە بۆی بگەڕێنەوە بۆی زمانێکی یەکگرتووی ستاندارد دروست بکەین بە تایبەتی ئێستا بۆ خۆمان پێشتیش باسمان کرد دەستگاکانی ڕاگەیاندن وای لێ هاتووە هەر یەک شێوازێکی هەتا لە فۆنت و لە دەربڕینەکاندا لە ئەداکردنەکانیشدا شێوازی تایبەتی خۆیان ئێمە لەو باشووری کوردستانە کە ئازادیەکەیەوەش لە دەستخۆمانە دەستگاکان هەریەک بە شێوازێک زمانی کوردی دەردەبڕێ هەریەک داتاشینێک لە نوێکاریدا دەکە بە حسابە ئێمە بۆ چێ بگەڕێنەوە ئێمە پێویستمان بەچێە ئەگەر لە هەفتاکاندا وەکو پێشتر باسم کرد کۆڕی زانیاریەکە بوو هەرچی بیرمەندی باشوور و ڕۆژهەڵات و بەشێکی لە ڕۆژ ئاوای تێدا بوو بەڵام ئێستا چێ هەیە ئێمە وشە سازیمان بۆ بکە ئێمە زاراوەی نوێمان بۆ دابهێنێ کە لەگەڵ سەردەم و لەگەڵ گۆڕانکاریەکانی جەهانگیریدا یەک بگرێتەوە ئێمە سەروەتێکی نووسینی زۆر گرنگی ڕابردوومان هەیە ئێمە وەکو جەنابن ناو برد نووسەرانی کەڵەی ئەو تۆمان لە مێژوودا هەبووە کە لە ئاستی نووسینەکانیا سەرسام دەبیت عەبدوڵڵا گۆران ئەڵێ لەژێر تارای سورمەچنە هەرە جوانی دێ کچی جووتیار بەرە و کۆشکی ئاغا کەوتە ڕێ تۆ سەیری ئەو کوردیەکە من دەمەوێ گۆران بە کوردی بیری کردوتەوە بە کوردی دایڕشتووە لەژێر تارای سورمەچنە هەرە جوانی دێ کچی جووتیار بەرە و کۆشکی ئاغا کەوتە ڕێ کۆشکی ئاغا گەچکاریە ئاوێنە بەندە کەس نازانێ بە ژمارە پەنجەرەی چەندە حەوزی فوارە و حەوشی مەڕمەڕ باخچە و ڕەحمەد لە گۆڕێ گۆرانی مەزن ئەمە کوردیە گۆران بەڵام لە جێیەکی ترا لە ساڵی 1933 دا هۆنراوەیەک دەنووسێ بۆ 6 ئەیلول ڕۆژە ڕەشەکەی سلێمانی ئەڵێ چی ئەڵێ 1930 بوو 6 ئەیلول کە ڕۆژ هەڵهات کوردی داڕشتنێکی کوردی قریوەی ویستنی حەق کەوتە ناو شاری سلەیمانی هەڵۆبەک ئەو نەوجەوانەی تۆ سەیری داڕشتنەکەی کە ئەمڕۆ وەرە ئەم داڕشتانەم بۆ بدۆزەرەوە ئەمە گرفتە خۆر باباسی و نەکەین باباسی نالی بکەین سەرنجی ئەو زمانە ساکارە جوانەکە کە نالی پێی بەخشیوین ئەڵێ نەمردم من ئەگەر ئەم جارە بێتۆ نەچم شەرد بێ هەتا ئەم خوارە بێتۆ دەروونم خاڵیە وەک نەی ئەناڵێ هەوارێکی چپڕ هاوارە بێتۆ ئەمە نووسیکە ئەمە کوردیەکەی ئەمڕۆیە کوردیەکەم تۆ گفتوگوی بۆچی گۆڕیویانە یارمەتیمە باخسەکە بێمە سەر مێدیا بەداخەوەم کە مێدیا ئەو حاڵەمان پێدەبا ئێمە کارمان هەیە ئەڵێن زانستکار بۆچی ئەیکەی بە کردوانە بەچی بە ئەکادیمیست ئەکادیمی کارمان هەیە کاکە ئەم ئیستا پاشگرێکی کوردی نییە پاشگرێکی بێگانەیە کە بەر لە ئێوە بەکار نەهێنراوە
کاتان لێکم پەیڕەوی مەکەن چونکە پاشگر ئەو پاشگرانن کە ئەبێ نەک لە یەک جێگادا لە چەندەها جێگای تریشتا شایستەی ئەوە بێ کە بەکار بهێنێ بەڵام ئەم ئیستە لەبەرەوەی لە زمانێکی ترەوە هێناوتە لە جێی خۆیدا نییە کەوا بێ سەرگردانە بێ منداڵ بەوەوە هیچ عیب نییە ئەمە بڵین سەعات هیچ عیب نییە لێت پرسم بڵێم سەعات چەنە زمانەکانی دنیا هەر هەمووی فەرهەنگی ئەمەندە گەورەی تێدایە کە وشەی بێگانەن ئێمە گرفتمان ئەوەیە تۆ دەبێ بە کوردی بیر بکەیتەوە بە کوردی بنووسی ئێمە گرفتمان ئەوەیە زمانەکەمان لاواز نییە تکاتان لێکم خەڵکەکە خۆیان زمانەکە باش نازانن ئەگەر یەکێ زمانەکە بە باشی بزانێ و دەسەڵاتی بەسەر زمانەکەدا بشیە بە زمانێکی پاراو دەنووسێ بە زمانێکی پاراویش بیر دەکاتەوە لەبەرەوە من ڕووی دەمم لە ڕێگای ئەم بەرنامە پەروەردەیی ئێوەوە لە هەموو لایەکە تکاتان لێ دەکەم بەر لەوەی وشەیەک دابڕێژن بزانن وشەی ترمان هەیە کە بەکارهێنراوە جوانە شایستەی بڵاو کردو مەگەڕێ خۆت شتێک دروست بکەیت مەگەڕێ من قەدەوە ناکەم من لە ژیانما سێ وشەم دروست کردووە ناوی مناڵەکانمە ئەجینا هیچ شتێکم دروست نەکردووە من نەهاتووم بۆ ئەوەی زمانێکی تازە بۆ کورد بدۆزمەوە من هاتووم ئەگەر یەشێک بێت کتێبخانەکەم سەرێ لە کتێبخانەکەم لە بەرلین با سەروەتی بڵاوکراوە و دەستنووسی کوردیم لە کتێبخانەکەمدا کۆ کردوێتەوە من لە ساڵی 1982ەوە کە بووم بە مامۆستا لە زانکۆی ئازاد لە بەرلین من هاتووم دەستم کردووە بەوەی کە لێکۆڵینەوەیەکی گشتی ئەو وشانەی کە لە دەستنووسەکانە ئەو وشانەی کە لە ئەدەبی بڵاوکراوە بەکار هاتووە هەمووی لەسەر کار بنووسم فەرهەنگی لێ پێک بهێنم من نەهاتوم قسەی سەرجادە تۆ مارکەم کەوابێ ئەگەر بمانەوێ سوود ببینین ئەبێ بگەڕێینەوە ئاوڕێبین لەو کارانی کە فەریاد فازیل کردوێتی بزانین ئەم پیاوە ئەم کارە گەورانە چیە کردوێتی یەکەم کەسم کە دوای مامۆستا تۆفیق وهەبی کە پێناسەیەکی دەستوری زمانی تەواوم لە فەرهەنگەکەمدا تۆمار کردووە هەموو ناوێک لە تەنیشتی و نووسیومە ئاوەڵ ناوە ئاوەڵکارە نووسیومە وشەکە چاوگەکە تێپەڕە تێنەپەڕە مانای وایە من نەهاتووم وشەدانێک بڵاو بکەمەوە من هاتووم فەرهەنگێکی زانستیم بۆ نەتەوەکەم نووسیوە و بڵاو کردوت کارێکی ستانداردم کردووە کارێکم کردووە کە پەیڕۆ بکرێ بەڵام من گوناحم چی بێ کە خەڵکەکە بەکارینێ من گوناحم چی بێ بەداخەوە ڕووی دەمم لە وەزارەتی پەروەردەیە وەزارەتی پەروەردە ئێمە من چەند ساڵێکم ماوە تکایان لێ دەکەم بەڵێمەوەی پێمە بابی بەخشم با لەگەڵ خۆمان نەی بە مەژێر خاکەوە ئەمە ڕاستی مەسەلەکانە ئەژینا لە تەمەنی منا خەڵک لە ماڵەوە دانیشێ بیژامەکەی لەبەرەکا و یالێلیڵێ من یالێلی ناڵێم کاکە من بەدوایە واگەڕێم هیچ سوودیە لەمە نابینم ئەمە هەمووی من بە پارەی خۆم چاپم کردووە هیوادارم لە مەودوع حکومەتی کوردستان تەبەنای کارەکە هیوان دکتۆر ژیان کەواتە ئێمە بەو هەموو دیالێکت و شێوەزارانەی کە لە زمانی کوردیدا هەیە کە بێگومان ئەوە دەوڵەمەندبوونی زمانی کوردی دەردەخا پێویستمان بە داتاشینی هیچ وشەیەک نییە هەمومان هەیە بەڵام دۆزینەوەکەی وەکو جەنابەت ئەمر فەرموو پێویستە دەستگاکانی ڕاگەیاندن بگەڕێن ینی ئەوەی کە پرسیار بکە ئەوەی کە هەیە زۆرە تەلەفۆنی بۆ من بکە تەلەفۆنی بۆ ئەو بکە نامەیەکی کورد بنووسێ کورتە نامەیە بنووسێ لەمان بەستای خۆشەویست لە ئاس و شەیەکدا دۆشدا ماوم ئەم وشەیە جەنابەت دیوتە لە فەرهەنگەکەدا بەکاری هێشتا لە ژیانە بەکاری هێناوە فەرهەنگەکەی پێشکەش دەکەم دام و دەستگاکان حەقی وایە فەرهەنگەکەی منیانە بێ هەر هەموویان نامەم بۆ بنێرن لە ڕێگای نەک ئەوان دایک و باوکەکانیش لە ئەوروپا فەرهەنگەکانیان پێشکەش دەکەم بۆی لە ماڵەکەیانە هەبێ کە تۆ کارێکی بوو بەڵام ئەبێ پێش ئەوە ئەلف بێکەن لەبەر بێ اینجا ئەتوانی لە فەرهەنگەکەی مناوشتەکە بدۆزیتەوە ئەجینا کارێکی ئاسان نابێ یعنی من هیوادارم نامەوێ ناوی هیچ لایەک نە بە خراپی نە بە خوا نەخواستە بە جۆرێک بەرم ئەمەوێ تکایە ئەو تین و تاوەی تیامانایە با بۆ منداڵەکانی سرف بکەین دەگەڕێمەوە سەر کتێبی ئەلفبێکە ئەگەر ڕێگام بدەیت دکتۆر ژان هەر پرسیار مەسەر ئەوە بوو دیارە بینەرانی بەڕێز لەوانەیە تێبینیەک لەلایەن هەبێت کە لەوەی ئێمە باز لە ئەلفوبێی کوردی دەکەین بەڵام ئێستا لە سیستەمی خوێندندا
زۆرێشتر کتێبەیە. دیارە دکتۆر ئەو پرۆژەی بۆ منداڵانی ئەوروپایە دەیەوێت منداڵانی ئەوروپا هاوشان لەگەڵ ئەو زمانی کە لە وڵاتەکاندا دەیخوێنن زمانی کوردیش برەو پێ بدەن و ناساندنێکە بێ. دکتۆر جان ئەو کتێبە بۆ منداڵانی دەرەوەی هەرێمی کوردستانە پرۆژەکەت بۆوانە بێگومان بەگشتی زمانی کوردی لە لای خێزانی کورد لە ئەوروپا چۆن دەبینی ینی گرنگجیدانەکانیان تەنها بۆ ئەوەیە کە منداڵەکانیان لەبیریان بێ یاخود بەڕاستی دەیانوێت زمانی کوردی بەو دەوڵەمەندی خۆیەوە بناسێن بە منداڵەکانیان. لە ڕاستیان پرۆژەیە بۆ ناوەوەی کوردستانیشە نەک تەنیا بۆ دەرەوە بەڵام ێستا باسی دەکەم ئەوەی دەرەوە چۆنچۆنیە پرۆژەیەکی بەڵام ئەوجێ دەکرێتەوە لە سیستەمی خوێندنی هەرێم بەداخەوە نە بەڵگەیەکیشیان نایەوە بەدەستمەوە تا ئێستا بۆ نە چونکە ئێمە ناین کتێبی شقلی و پقلی نازانم وشەکە زاراوەکە خەڵگەی زانیان ناپێشکەش بکەین چونکە مناڵ ڕوونە ئەبینین چی ئەەکەین دیەکە پێشکەشەکەین بۆ ئاگاداری و من ئەپلیکیشنێکم بۆ ئەمە دروست کردووە کە سێ دەنگ دەیخوێنێتەوە دەنگێکیان دەنگی باوکیان مامۆستای پیاوە دەنگێکیان دەنگی منداڵەکە خۆی یا هاوڕێکەیەتی دەنگێکیان دەنگی دایک یا مامۆستایی ژنە جگەلەوە ئەنیمەیشنێکیشم بۆ دروست کردەوە هەمووی لەڕێی ئەو QR کە لەسەر لاپەڕەکەی لەسرە وەجگە لەوەش ئەو فلاش کارتەی کە لە بەردەمی جەنابتانایە ئەو فلاش کارتەشم بۆ کردووە ئەوەی جەنابەت باس دەکەی ئەم کتێبە منەم ساڵیێرە بڵاوم کردەوە من هیوادارم وەزارەتی پەروەردە ئاوڕێک لەوە باتەوە ئێمە ئەلف بێ بە سیستێماتیک فێری منداڵان دەکەین بە کتێبە تکایە ئەبێ ئاوڕێک لەوە بداتەوە کە ئێمە وەکو سیستێمەکەی مامۆستای ئیبراهیم ئەمین باڵدارمان نییە ئێمە لە پیتەوە دەست پێ ناکەین بچین بۆ وشە بەڵکە ئێمە هاتوین لە وشەی بەرجەستەوە دەستمان پێ کردووە ئێمە هاتوین لە ڕستەوە بەرەو خواردەبینەوە لە کۆتایی کتێبەکەدا پیتەکە پیشانی منداڵەکان دەدەین و بۆ یەکەم جاریشە بەداخەوە لە هەندێک جێگا لاساییان کردوینەتەوە چکەم کارەکاری ساڵی 2010 کاری ئێستانیە هەندێکە زەڵێ و ڕیخۆڵە کێشیە لەکوێیە بۆ وازی لەنانی ئێستا هاتووی چیمان کردو مامۆستای خۆشەوی پرسیارەکەی تۆ ئەوە بوو ئێستا لە ئەوروپا ڕستەیەکمە حەزەکەم لە هەموو جێگایەکە بڵا دووباری کەمەوە ئەڵێم ئەوەی کە فاشیەتی عەرەب لە بەغا و لە شام نانتوانی دەرحەق بە کورد بیکەن کورد بکەن بە عەرەب ئەوەی کە دەسەڵاتی ئێران لە تارانە نەیتوانی کورد بکا بە فارس ئەوەی کە تورک بە هەموو دەسەڵاتی چەوسانەوەی زمان و نەتەوەوە نەیتوانی کورد لە ئەستەمبوڵە بکا بە تورک ئێستا دەوڵەتە ئەوروپیەکان ئەگەر لێرەوە وەزارەتی پەروەردە نەخشەیەکی پەروەردەی نەگەو نەخشەی کە بۆ ئێرەی داناوە نەخشەیەکی وەکو نەخشانەی کە ئێمە ڕۆژ بە ڕۆژ زیادی دەکەین هیوادارم وەزیری پەروەردە بێتە سەر خەت و ئاگاداری ئەوە بێمە چیمان کردووە ئێمە چیمان کردووە و ئەم کردنە چۆنچۆنیە و چۆنچۆنیمان نەکردووە ئێمە هاتوین لێرەدا ئەم کتێبەکە پێشکەش دەکەین ئەم کتێبە بە هیچ جۆرێک ئەو کتێبەی مامۆستا ئەمین باڵار نییە بەو شێوەی کە مامۆستا ئەمین باڵار پێشکەشی کردووە گۆڕانکاریەکی تەواومان تیا کردووە ڕستەکانمان داڕشتوتەوە سیستێمێکی ڕێزمانی یەکگرتومان تێدا بەکارهێناوە یەک نووسیەکمان تێدا بەکارهێناوە و گەلێ بابەتی تر کە ینی کتێبەکە کتێبێکی سەردەمیانەی تەواوە ئێستا منداڵانی کورد لە ئەوروپا ئەگەر بێت و ئێمە ئاوڕیان لێ نەدەینەوە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی مناڵ تێر ناکە مناڵ زۆری پێخۆشە بێ کە کتێبەکەی لەبەردەستا بێ مناڵ پێخۆشە بێ کە ئەنیمەیشنێکی کتێبەکەی لەبەردەستا بێ مناڵ پێخۆش ئەبێ کە ئەپلیکیشنێکی کتێبەکەی لەبەردەستا بێ مناڵەکە خۆی ئەتوانێ ئەجینا لەبەردەمی شاشەکە دابنیشتێ نیو سەعات و تۆ زمانەکەی پێشکەشکەی ڕاستە ڕێگایەکی مۆدێرنە ئەتواندێ بەڵام بەڕاستی جارێکی کا مناڵەکە دوو جارێکا سێ جار نابێتەوە بەڵام کە کتێبەکەی لەبەردەستا بوو کە ئەپلیکیشنەکەی لەبەردەستا بوو و دقیقە توانێ بەکاری بێنێ ئەمە ئێستا هاتوین چیمان کردووە هاتوین ئەم بەشە بەتیپە عەرەبیەکە نووسراوە هاتوین ئەم بەرەی ئەمبەر بێگومان تۆ سەیری ئەو بیرکردنەوەی من کە کوڕ و کچێک کە بە یەکتری هەڵ ناکەن نێرومیە لە خواریشەوە هەر یەکەیان و کەسایەتی خۆیم پێبەخشیوە هەر یەکەیان و بە عەقڵ کارەکان کراوە هەموو دیێڕێکە دانراوە ئەم نووسینانە هەمووی بەڕێکی نووسیمانە ئێستا هاتووم ئەم بەشیان کردوومە بە دوو کەرتەوە ڕاهێنانەکانم خستۆتە خوارەوە لە بەشی سەرەوە ئەم دەقەی کە بە تیپی عەرەبی نووساوە بە تیپە لاتینیەکەش نووسیومە
بۆ ئەوەی منداڵانی کوردمان لە ئەوروپا توانای ئەوەیان هەبێ لە کاتێکا کە پیتە عەرەبیەکان هێشتا فێر نەبوون بەهۆی پیتە لاتینیەکانەوە فێر ببن. ڕێگایەکی تریشم گرتووە منداڵانی کوردمان ئەمڕۆ هەریەکەیان و ئایپاتێک یا تەلەفۆنێکی دەستی بەدەستەوەیە هەمویان کورتەنامە ئەنێرن بۆ یەکتری بەداخەوم کە بەرنامەی کوردی بەکار ناهێننی تیپە عەرەبیەکان بەرنامە ئەلفبیا ئینگلیزیەکە بەکاردێنن ناتوانێ ڕێی پێ بنووسە ناتوانێ ڕێی پێ بنووسە ناتوانێ یی پێ بنووسە ناتوانێ یی بە تەواوەتی پێ بنووسە منداڵەکە سەرگەردان دەکەین ئەگەر باتە وەزارەتی پەروەردە بە قسەی منی بکردایە لە ساڵی 2006-2007دا کە ئەم کتێبەمان نوێ کردەوە پێشنیازی ئەوەم کرد ئەو تیپە لاتینەی کە مندام نەگەوت تیپە لاتینەی کە ئێستا لە کتێبەکانی پۆلی وابزانم حوتە یا هەشتە دەخوێنێ کەس نازانێ و پیتە لاتینیانیان لەکوێ هێناوە هەن نازانم ئەبێ وەزارەتی پەروەردە پیا بچێتەوە تکایە ئێمە گۆڕانکاریمان هێنا ئەو پیتە لاتینیانە کارێکی باشە بوو ئەگەر ئێمە لە سیستێمی خوێندنمانە حەقی وایە بەڵام وەزارەتی پەروەردە بە ناوی منەوە تۆماری بکە پێشنیازی منە لە پۆلی سێوە قوتابیانمان ئەو پیتە لاتینیانیان بەڕێکی وەک من گۆڕانکاریەکانم کردووە لە فەرهەنگەکانمان پێ بوت نایەتەوە بۆی منداڵەکانمان فێری پیتە لاتینیەکەی کە لە باکوور بەکارهێنێ فێری ببن ئەمە کارێکی باشە بێ معنای وایە ئێمە ئەمانەوێ بە بەردێک چەند چۆلەکەیەک نەک دوو چۆلەکە بپێچین بۆ ناوەوە کتێبەکە زۆر بە نرخ دەبێ بۆ دەریشەوە منداڵانی کورد وەرامی پرسیارێکم نەدایتەوە کە زۆر بە گرنگی دەزانم وتێ منداڵان لە ئەوروپا چۆنی بەرامبەر بە زمانی دایکیان هەڵس و کەوت دەکەن دایکان و باوکانی کورد کە بە هەر ڕێگایەک بێڕیان کەوتۆتە ئەوروپا زۆر دڵسۆزن بەرامبەر بە زمانەکەیان و زمانەکەشیان پێشکەش دەکەن بە منداڵەکان بەڵام دایکان و باوکان لە ئەوروپا جگەلەوەی بەکاری ڕۆژانەی خۆیان و معیشەتیانەوە زۆر سەرگەردان و خەریکن کاتیان بۆ منداڵەکان کەمە لێرەش کەمە ئێستا چیرۆکی شوفێرێک دەجێڕمەوە کە لە ڕۆژانی ڕابردوودا بردمی بۆ تەلەڤیزیۆن چیرۆکی خۆی بۆ جێڕامەوە بۆی بزانین لێرە چۆنیە لە قوتابخانە مناڵەکان ئەچن 6 سعات بە ئینگلیزی دەخوێنن بە ئەڵمانی دەخوێنن بە ئیتالی دەخوێنن کە دێنەوە ماڵەوە تەلەڤیزیۆنەکە کە دەکەنەوە بە ئەڵمانی بە ئینگلیزیە کە دەستنە ناو جێگاوە خۆ ئەگەر دوو مناڵ بن مناڵەکان لەبەرەوەی لە قوتابخانە بە زمانی ئەو وڵاتە قساکەن کە ئەگەڕێنەوە لە ماڵیشەوە هەردوو مناڵەکە بەیەکەوە ئاسانترە بۆیان بە زمان بەو زمانە قسە دەکەن کە لە قوتابخانە خوێندویانە ئەمە ئاژاوەیەکی گەورەیە کەوا بێ ئێمە ئەبێ بە زووترین کات ئەو پرۆژەی من وەزارەتی پەروەردەتە بەنای بکە ئامادەی بکە بە هاوکاری لەگەڵ فیدراسیۆنی کوردیە لە ئەوروپا کە بۆ ڕەوەندی کوردی دانراوە ئەم کتێبە بڵاو بێتەوە لە هەموو ماڵێکا کتێبەکە هەبێ لەبەرەوە دایکان و باوکان بە بیرڕای من لە ئەوروپا درێغی ناکەن بەرامبەر بە منداڵەکانیان. بەڵێ دکتۆر جان دەمەوێت دوا پرسیار باسی ئەو پرۆژەیە بکەم کە زنجیرە کتێبی خوێندنەوەی کوردیە چیرۆکی منداڵانە کە پرۆژەیەکە بەڕاستی لە ئێستادا زۆر گرنگی پێدەدرێت گرنگ بە و چیرۆک و بە هەمان شێوە وێنە و هەروە بابەتی کورد و پەروەردەی ئەو پرۆژەی کە ئێستا ئێمە لە بەردەستماندایە کەی دەستان پێکردووە و تەواو ئیدی کۆتایی هات یاخود بەردەوامی دەبێ. وەزیری پەروەردە ئاگاداری ئەو پرۆژەی ئێمە ئەو پرۆژەیە حکوومەت سەرپەرشتی کارەکە دەکا پرۆژەی 100 کتێبە بۆ خوێندنەوەی کوردی ئەم پرۆژەیە پێشنیازی جەنابی سەرۆگۆزیران بوو کە پرۆژەیەکی وابێ پرۆژەکە بەداخەوە سست بوو لاواز بوو بەڵام من پرۆژەکەم بژاردوێتەوە و پرۆژەکە لە نووسینگەکەی خۆمانەوە لێرە و لە ئینستیتوتی خوێندنی کوردی لە بەرلینەوە پرۆژەکەمان تەبەن ناکردووە بە هاوکاری کۆمەڵێ لەو هاوکارانی کە لەگەڵمدان ئێمە هاتوین نزیکەی 100 کتێبە بۆ منداڵان 100 کتێبی خوێندنەوەیە ئێستا کە گفتوگۆ لەگەڵ ئێوەدا دەکەم سیانیان ئامادە بوو لەگەڵ خۆما هێناومە جگە لەو سیانە 10 کتێبیمان چاپ کردووە ئامادەیە وەزارەتی پەروەردە
ئەگەر بێت و گفتوگۆیەکی جدیمان لەگەڵا بکامە پرۆژەی ئەوانە و پرۆژەی حکوومەتە ئەم کتێبە جوانانە بۆ هەمووشی ئەگەر جەنابە سیر بکەی QR کۆدمان لەسەر کتێبەکان داناوە بە مۆسیقا و بەدەنگێکی زۆر نایابەوە دەخوێنرێتەوە منداڵ لە کاتێکە گوێی لە دەنگەکە دەبێ ڕستەکانیش دەخوێنێتەوە پرۆژەیەکی زۆر گرنگە هیوادارم ئێوە ئەوانەی کە لە بەرنامەکەتانەوە گویان لە دەنگمانە وەزیری پەروەردە خۆی وەزارەتی پەروەردە بەڕێوەبەرە گشتیەکان پشتگیری ئەو پرۆژەیە بکەن ئێمە پرۆژەکەمان زۆر بەجددیە و زۆر کاری تێدا دەکەین بەر لەوەی پرسیارێکی تر ئەویشەوەیە دانانی ئەو کتێبانەی کە لەسەر مێزەکە پێشکەش کراوە نازام جەنابە پرسیارێکت هەیە دەربارەی ئەو کتێبانە ئەو کتێبانە چی؟ دکتۆر جان کۆمەڵە کتێبی تر لە یەک لەوانە فێربوون دیارە هەموو ئەو شتانەی کە ئەم دەیبینم گرنگجیدانی تۆیە بە زمانی کوردی لەوەی کە چیڕۆک بۆ منداڵان لەوەی کە بابەتی خوێندنی منداڵان لەوەی کە فەرهەنگێکەیە ئەوەی لەلامە کوردی بە ئاسان فێربوون بە تورکی ئەوەیان تایبەتە بە زمانی تورکی یاخود بۆ زمانەکانی تریش بە هەمان شێوە کردوتە زۆر سپاس مامۆستا شێرزاد ئەم کتێبە پرۆژەکە پرۆژەی جەنابی سەرۆکی وزەرا وەزیران لە 21 دوی ساڵی 2023دا فەرمانێکی دەرکرد لەو فەرمانەدا داوا لە وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردە و ئەکادیمیای کوردی دەکات بۆ ئەوەی بەرنامەیەک دابنێن بۆ ئەو بیانیانەی کە دێنە کوردستانەوە ئەم بیانیانە کە دێن و لێرە نیازی کارکردنیان هەیە زمانی کوردی فێربن ئەمە فەرمانێکە بەڕاستی مێژوو تۆمار دەکات دەرک بەوە کراوە کە بەداخۆ بیانیەکان یەن هیچ بایەخێک نایان بە زمانەکەمان ئێمە کە لەو وڵاتانەدا دەژین یەکەم هەنگاومان بۆی کارمان دەستکەوی بە زمانی وڵاتەکە فێر ببین ئەگەر زمانی وڵاتەکە فێر نەبی نانی شەو ڕۆژت نابێ لەبەر ئەوە ئەبێ زمانەکە فێر ببی ئەوانەی کە دێنە ئێرە بەم ڕێگایە چەند کۆبوونەوەیەکمان کرد لەگەڵ ئەو جێگانە کە ناوم بردن بەداخەوە ئەنجامێکی نەبوو من خۆم کتێبێکم هەبوو بۆ فێربوونی زمانی ئەڵمانی بۆ کورد کە 38 باسی زۆر گرنگە ئەو 38 باسە هاتم تیمێکم لە بەرلین پێکێنا ئەم تیمە بۆ نمونە و زمانانەی کە ئەو کتێبەی پێنووسراوە زمانەکان زمانی یابانیە بۆ یەکەم جار لە مێژووی زمانی کوردیە زمانی کۆریە بۆ یەکەم جار لە زمانی کوردیدا زمانی چینیە ئەمە ئاسیای دوور دوای ئەوە دراوسەکانمان زمانی فارسیە زمانی تورکیە زمانی عەرەبیە دوایی بەرەو ئەوروپا با بڕۆین لە ئەوروپا کۆمەڵی زمانی گرنگە مەڵبژاردووە ئینگلیزیە فەڕەنسیە ئیسپانیە ئیتالیە ئەڵمانیە هۆڵەندیە جگە لەوەی هەندێ لا گلەیی ئەوان لێ کردو متوانە بۆچی ڕووسی لەبیر کردووە بۆچی نەرویجی لەبیر کردو بۆچی ئاگاداریان دەکەمەوە کە لە پرۆژەماندایە ئەم 12 زمانەمان ێستا تەواو کردووە زمانەکانی تریشی بێتە سەر ئەم کتێبە جەنابیان بڕیاری دا و بە فەرمان دەری کرد بۆ کرێکارانی بیانی بێ بەڵام ئەم کتێبە بە جۆرێ دامڕشتووە بۆ منداڵانی کوردیشە کە لە دەرەوەی وڵات دەژین بەهۆیەوە فێری زمانی ئەگەر سەرنجی لاپەڕەکان بی بە تیپی عەرەبی نووسیومە بە تیپی لاتینی نووسیومە وەرجێڕانەکەیم نووسیوە بە یابانی وەرجێڕانەکەیم نووسیوە بە تورشی کەوا بێ ئەمە شۆڕشێکە ئەمە شۆڕشێکە پەروەردە وەزارەتی پەروەردە دەبێ بایەخێکی گرنگی پێ بدا بێ بزانێ ئەم پرۆژەیە بەرەو چۆ دەچێ ئەبێ هاوکارمان بێ ئەبێ ئێمە هاوکاریتان بین کارەکانمان ئەگەر بەدەستە جەمعینەی کەین سەر ناگرێ ئێمە هەر کەسە و بەداخەوە کۆمەڵێ جێگامان هەیە ئەم تۆزێک دەکا ئەو تۆزێک دەکا و ئەویش تۆزێ دەکا خۆشەویستانم وەرە ئەم تۆزە و ئەم تۆزە و ئەم تۆزە بیکەین بە 3 تۆز و هەر 3 تۆزەکەشی لە قاڵبێکا داڕێژین ئەمە کاری ئێمەیە ئەم کارە سەرکەوتووە بێ کەوا بێ بەم کتێبە ناڵێم دە چۆلەکە دەڵێم 2 چۆلەکە دەپێچین چۆلەکەی یەکەمیان بایەخدان و شایستەکردنی زمانی کوردیە لە ناوەوە کە ئێمە جگەلەوە لەم ڕێگایەشەوە بۆ یەکەم جار باسی ئەوە دەکەم کە ئێمە پرۆگرامێک بە چینە و نەتەوەیمان داناوە بۆ تاقیکردنەوەی زمانی کوردی بۆ تاقیکردنەوەی وەکو چۆن لە ئینگلیزیە هەیە ئەمە هاتوینە مەمە بۆ جگەلەوە ئەم کتێبە ئەپلیکیشنی لەگەڵایە ئەپلیکیشنەکە بە دەنگی خۆم بە دەیان سەعات
هەر دوانزە زمانەکە دانیشتوم لە ستۆدیۆ بە دەنگی خۆم تۆمار کراوە کە ئەڵێ ڕاناوە کەسیەکان جارێک بە تیپە عەرەبیەکە دەچێتە سەری جارێک بە تیپە لاتینیەکە کە دەڵێ من دەچم بۆ گەڕان جارێک بە تیپە ینی ئێمە هاتوین ئەمانەوێ ئەو ڕۆحە بە زمانە کە ببەخشین کە شایستەیەتی زمانی ئێمە زمانێکی شایستەیە زمانێکی دەوڵە من لەگەڵ ئەوەدانیم بۆ وشەیەک بۆ بابەتێک دەوشەمان هەبێ من لەگەڵەوەدام بۆ هەر بابەتێک وشەیەکمان هەبێ وشەکە ڕەسەد بێ و هەشبانە هەمانە پێویست بۆ ناکە ئەمە داتاشین بکەینەوەی خەریکی داتاشین کۆمەڵێ برادەر هاتوون زاراوەیان بە ئارزوی خۆیان داتاشیەوە کە عەقڵی زاراوە داتاشینیان نییە. دکتۆر گیان زۆر سپاس دەکەن کە لە ستۆدیۆی تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێری و دووبارە و سەدبارە دەستخۆشی لێ دەکەین کە ئەو هەموو هیلاکی ماندووبوونە ئەو هەموو کارە جوانانی کە لە پێناو زمانی کوردی و پێگەیاندنی منداڵی کووردا دەیکەی. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ هەموو هاوکارانی پەروەردەی دڵم پڕ بوو کە ساڵێم بۆ هاوکارانی پەروەردەی چونکە هەموو شتێک کلیلی عەقڵی منداڵانی ئێمە لە دەست وەزارەتی پەروەردەدایە. ئەم کلیلی عەقڵات دەبێت کایە دەستی پێ بکەین لە هەنگاوی یەکەمەوە بەڕاستی بەکاری بێنی هەنگاوی دووەم ئەوانەی کە دژن ئەبێ بەخۆیان ناپچنەوە بزانن بۆچی دژی کارێکی ڕەسەدەن ناکرێت تۆ لەگەڵ ئەو کارانەوی چاوی هەمووتان ماجەکەم دەستان خۆش بێت. سپاس بۆ دەوەتەکە. زۆر سپاس بۆ بەڕێزیشت. بەڕێزان و خۆشەویستانم تاڵقەیەشتری و گفتوگویەکی تایبەت لەگەڵ میوانێکی تردا لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست بەیەک دەگەینەوە بە خواتان دەسپێرین خواتان لەگەڵ.